کەرکووک لە ڕووی ڕۆشنبیریەوە بۆ هەمومان گرنگە، بۆ هەموو لایە گرنگە، بۆ هەموو کەس گرنگە، بۆ منیش گرنگە. بە درێژایی مێژووی 100 ساڵی ڕابردوو کەرکووک زوڵمی لێەکرێ، غەدری لێەکرێت، شارەکە و خەڵکەکەی ڕۆژ بە ڕۆژ برینیان تێدەکرێت، ڕۆژ بە ڕۆژ کێشەیان بۆ دروست دەکرێت. بۆیە ئەم سەردەمەی هاتۆتە پێشەوە پێویستی بەوە هەیە کەرکووک بە هەمومانەوە هەرکەس بە توانای خۆی، هەرکەس بە وەزنی خۆی، هەرکەس لە بواری خۆی ئەم برینانە ساڕێژ بکات. لە بواری کللتور و ڕۆشنبیری ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان کابینەنەوە هەمدا گرنگێکی تەواومانداوە بە پشتگیری و پشتیوانی کللتور بە هەموو جۆرەکانی بە تایبەت هوەر و بە تایبەت تر وەرزش هەموو بەشەکان گرنگیمان پێداوە و گرنگی پێدەین لە ئەمیش لە چوارچێوەی سیاسەتی خۆمانایە بۆ کەرکووکمان گیان نەکردوێتەوە لە شارەکانی هەرێمی کوردستان بگرە زیاتریش هاوکاری و پشتیوانیمان کردووە و هاوکار و پشتیوانیشی دەبێت. داوای لێبردنیشیان لێ دەکەم زۆر ڕەنگە نەماتوانی بێ وەکو پێویست پیان ڕابگەین، خزمەتیان بکەین، کارە هونەرەکانیان پشتیوانی بکەین، کتێبی نووسەرەکان چاک بکەین، چالاکیەکانیان پشتگیری و پشتیوانی بکەین، داوای لێبردنیان بکەین. ئەوەندەی توانیمانە کردومانە. فستیڤاڵی شانۆی سەرشەقام گرنگێکی زۆری هەیە بۆ هونەرمەندان، بۆ ئەوەی هونەرمەندانی گەلانی تر ئەوانەیە لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق هاتوون شارەزا ببن بە کللتور و فەرهەنگی کەرکووک لە چوارچێوەی پرۆسەی یەکترناسیندا.